أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله وأشهد أن عليا لێرانە هەڵبەتە هەم نوێژی جەماعەتمان هەیە هەموو وعدەکان سوپاس بۆ خوا و هەروەها لێرە مەسرحیەکیش ئەکرێت شەوانە لە سعات 8:30 کە کارگەردانەکان و کەسەکانی کە ئەم مەسرحیە ئەکەن هەمویان لە ئێرانەوە هاتوون ڕووداوی کەربەلا بە شێوازێکی ڕاستە و خۆ بۆ ئێمە باسەکەن و خەڵک لە نزیکەوەی بینێ زایرەکان لە هەموو شارەکانی ئێرانەوە دێن بەرەو مەرزی باشماغ لە مەریوانەوە دێن بەرەو باشماغ لە باشماغەوە بەرەو سلێمانی لە مەرز هەتا ئەگاتە ناو سلێمانی بەبێ بەرامبەرە کە ئەوە یەکێتی نیشتیمانی گرتوویەتی ئەستۆی خۆی کرێیەکەیان و لێرە بەولاوە کرێ وەرەگیرێت تا ئەگەنە کەربەلا و ئەچن و ئەگەڕێنەوە گفت مگه چی شده زن قصال صدا زد تا بین و سراکیم